ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 1 ئەیلولی 2025 تان پێشکەش دەکەین. ڕێبەرۆجەلان بابوونەی 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتی پەیامێکی نرد. پەیامەکەی ڕێبەرۆجەلان کە لا گربوونەوەکەی ئیستانبول خوێنرایەوە بەم شێوەیە بۆ ئەو کەسانەی کە لا پێناو ئاشتی و دیموکراسیدا تێدەکۆشن. بانگەوازەکەمان بۆ ئاشتی و چارەسەری دیموکراتیک هەنگاوێکی سیاسی ئاسایی نییە، بەڵکو هەنگاوێکی استراتێژی و قۆناغێکی مێژوویە. بەم بانگەوازە هەم لە تورکیا و هەم لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرگای سەردەمێکی نوێ کراوەتەوە تاوەکو ژیانی ئاشتیانە و دیموکراتیک جێگەی شەڕ و وێرانکاری بگرێتەوە. ئەمە تەنها داخوازیەک نییە، بەڵکو ڕاستێکی بەرجەستەیە و پێویستە بەهەلی بەهێز و هەنگاوی پراکتیکی بەدی بهێنرێت، چونکە ئاشتێکی ڕاستەقینە تەنها بە بێدەنگکردنی چەک و کۆتایی هاتنی شەڕ و پێکدادان بەدی نایەت. هەر کات ئازادی و دیموکراسی و دادپەروەری هەموو بوارەکانی ژیانی گرتەوە، ئەو کات ئاشتێکی ڕاستەقینە دێتە دی. گۆڕانی کۆمەڵایەتی تەنها مافێک نییە بۆ گەلانمان، بەڵکو ئەرکی سەرەکیە لەم سەردەمە نوێیەدا. حتمەن بە تێکۆشانی گەلانمان پایەکانی ئاشتی و دیموکراسی و بەهاکانی ئازادی قایمتر دەبن و لە نێو ژیانی کۆمەڵایەتیدا ڕەنگدانەوەیان دەبێت. ئیتر ئەم وڵاتە دەبێتە وڵاتی ئەوانەی کە ئاشتی و ژیانی دیموکراتیک هەم وەک ماف و هەم وەک ئەرکی خۆیان دەبینن. بابۆنەی 1 ئەیلولەوە بانگەواز لا گەلان دەکەم لە گەلەکانمان دەکەم کە خاوەنداری لەم ئەرکە مێژوویە بکەن و ڕێپێوانی ئاشتی و ئازادی فراوانتر بکەن. لەو بڕوایەدام هەمووان لا جدیەت و هەستیاری ئەم قۆناغانە تێدەگەن و ڕەچاوی دەکەن و باڕۆحیەتێکی ئاشتی خوازانەوە هەنگاو دەنێن. بەم بڕوایەوە سڵاو و ڕێز و خۆشەویستی بێ پایانی خۆمتان ئاڕاستە دەکەم. عەبدوڵڵا ئۆجەلان، دوورگەی ئیمراڵی. پلاتفۆرمی ڕێکخراوە دیموکراتیکەکان بابوونە 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیەوە لە ڕۆحا با دروشمی لە پێناو کۆمەڵگەی دیموکراتیک دەنگت بخە پاڵ ئاشتی گربوونەوەیەکیان ئەنجامدا. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان و پارلەمانتارانی دەم پارتی دیلان کۆنت ئایان و عومەر ئۆجەلان و محەممەد ئۆجەلان برای ڕێبەر ئۆجەلان هەروەها بەڕێوەبەری و ئەندامانی پارت و ڕێکخراوەکانیش لا کۆبوونەوەکە بەشداریان کرد. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان لا گربوونەوەکەدا قسەی کردووتی جیهانێکی نوێ بنیاد دەنرێت. ئەوانەی لەم جیهانە نوێیە تێنەگەن ڕوبەڕووی شکست و زیان دەبنەوە. تۆپ و تفەنگ و تەلی سەرسنوور ئاسایش مسۆگەر ناکەن و تیشی ئاشتی ڕەنجە و ڕێگریە لا کوشتنی ژنان هەروە تیشی ئاشتی تێکۆشانە. دەشڵێت ئێمە هاریکاری بەڕێز ئۆجەلان دەبین لا هەڵگرتنی باری پرسیارەتی بەدیهێنانی ئاشتی. باقرخان ئاماژەی بۆ کرد کە کۆبوونەوەی گەل لە ڕەحا پەیامێکە بۆ دەسەڵات کە دەبێت زمان و ئیرادەی گەلی کورد قبول بکات و دەستلان کۆڵیکردن هەڵبگرێ و وتیشی ئاشتی بەکردار دێتە دی نەوەک بە قسە و گفتار. باقرخان لە بەردەوامیشدا وتی پێویستە ڕێگە بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان بکرێتەوە و بۆ چوونەکانی بەڕێز ئۆجەلان مۆدێلێکی ژیانی یەکگرت و پێشنیار دەکەن و پێویستە کۆمیسیۆن دەست بەجێ گوێلا بەڕێز ئۆجەلان بگرێت و لەگەڵیدا کۆ ببێتەوە و وتیشی دەبێت کۆمیسیۆن هەنگاو بەرەو ئاشتی بنێ. باقرخان لە کۆتاییش داوتی ئیتر ناتوانن بەڕێز ئۆجەلان لە ژوورێکی 12 مەتریدا زیندانی بکەن و پێویستە بەڕێز ئۆجەلان لەگەڵ گەلەکەی کۆ ببێتەوە و دەبێت ببێتە لایەنی چارەسەری ئەم پرسە. هەروەها پێویستە مافی هیوای بەڕێز ئۆجەلان قبول بکرێت ئاشتی بە تێکۆشان دێتە دە و پرۆسەکە ڕێگە بەوەستان نادات و پێویستە ئەو تێکۆشانەی کا 40 ساڵە ئەنجامی دەدەین مەزنتری بکەین تاوەکو ئاشتی بگاتە ئەم خاکە. وتەکانی تونجەر باقرخان با دروشمی بژی سەرۆک ئاپۆ کۆتایی هاتو. دوای ئەوەش تونجەر باقرخان و محەممەد ئۆجەلان و ئایلا ئاکات ئاتا وەک هێمایەک بۆ ئاشتی کۆتری سپیان هەڵفڕاند. هەروەها لە ئیستانبولیش گربوونەوەی 1 ئەیلول بە بەشداری هەزاران کەس بەڕێوەچوو. گربوونەوەکە بە پێشنگایەتی هێزەکانی ڕەنج و ئاشتی و دیموکراسی ئیستانبول با دروشمی دیموکراسی و ئاشتی لە بەرامبەر شەڕ و داگیرکاریدا سەردەکەون
ئەنجامدرا. لا گربوونەوەکەدا ڕاگەاندراوی هاوبەشی هێزەکانی ڕەنج و ئاشتی و دیموکراسی بە زمانی کوردی و تورکی خوێنرایەوە و تیایدا ئاماژە بۆ کرا کە ناکۆکی و شەڕ دەبنە هۆی هەژاری چەوسانەوە و کۆچبەری و وتیشان ئەوان دژی هەموو ئەمانەت دەجەنگن بۆ ئەوەی هەمووان بە شێوەیەکی یەکسان و دیموکراسی بژین. هەروەها ئاماژەشیان با دۆخی ئێستای غەزە و هێرشە و هەوڵ و هێرش و داگیرکاریەکانی کۆمەڵکوژی دژی دەروز و عەلەویەکان لە سووریا کرد. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆلای حاتم مۆغلاریش لە گربوونەوەکەی ئیستانبولدا ڕایگەیاند یەکێک لە گرنگترین بابەتەکان کە دەبێت کۆمسیۆن چارەسەری بکات کۆبوونەوەی دەستبەجێیە لەگەڵ بەڕێز ئۆجەلان. وتیشی پێویستە بەپەلە ژینگەیەک دروست بکرێت کە بەڕێز ئۆجەلان بتوانێت بە ئازادی خەبات بکات و بژی و بتوانێت لەگەڵ کۆمەڵگا کۆ ببێتەوە. دەشڵێت ئێمە هەموو هەوڵ و خەباتی خۆمان لەم بارەیەوە درێژە پێدەدەین و نەک تەنها کۆمسیۆن بەڵکو حکوومەت دەوڵەت و ئۆپۆزیسیۆنش دەبێت زۆر باش لەمە تێبگەن و جێبەجێ بکەن. هەروەها حاتم مۆغلاری دەشڵێت ئەم پرۆسەیە بۆ ئێمە دەرفەتێکی مێژوویە بۆ ئاشتی لا تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەشڵێت شاندی ئێمە پێنجشەممەی ڕابردوو لەگەڵ بەڕێز ئۆجەلان کۆبووەوە و ئێمە دانانی قەیومیش قبول ناکەین و گەورەترین ئەرکی ئێمە ئەوەیە کات دیموکراسی لەم وڵاتەدا بنیات بنین. هەروە دەشڵێت دەزانین کە ئاشتی بێ دیموکراسی نابێت و دیموکراسیش بێ ئاشتی نابێت. هەروەها هەر لە گربوونەوەکەدا ئەندامی دەست پێشخەری دایکانی ئاشتی ئاماژێ بەوە کرد کات دایکان شەڕیان ناوێت و وتی ساڵانێکە شەڕ هەیە بەڵام هیچ لایەنێک لەم شەڕەدا سەر نەکەوتووە و دەشڵێت وەک دایکانی ئاشتی تا کۆتا دڵۆپی خوێنمان چاوەڕێی ئاشتی دەبین و دەشڵێت دەمەوێت ئەمە دووپات بکەمەوە کە زمانی ئێمە قەدەغەیە و زمانی خۆمان دەوێت. کۆمەڵی هاوکاری و پشتیوانی کەسوکاری بێسەر و شوێنان ئاکایدەر لە هۆڵی ئاهەنگی شیرین لە ناوچەی سەیهانی ئەدەنا یەکەم کۆنگرەی یاسایی خۆی بەست. پارلەمانتاری دەم پارتی ڕۆحا عومەر ئۆجەلان لە کۆنگرەکەدا قسەی کرد و سەرنجی خستە سەر پرۆسەی ئاشتی و وتی پێکەوە پرۆسەکە بەڕێوە دەبین و ئەم پرۆسەی ڕێبەریە کە بەڕێوەی دەبات و پرۆسەیەکی تاکتیکی نییە. بۆ گەلەکەمان هەنگاوێکی استراتێژیە. هەروە دەشڵێت دەوڵەت و حکوومەت دەڵێن بۆ چارەسەری ئامادەن. ئەگەر دەوڵەتی تورکیا ئامادەیە ئەوە ئێمەش و گەلەکەمان و ڕێبەرایەتیش ئامادەیە و لەسەر ڕێبازی بەڕێز ئۆجەلان دەبین. هەروە دەشڵێت بەو پێەیە کە لە ڕێگەی ئینتگراسیۆنی دیموکراتیکەوە لە دەوڵەتدا بەشدار دەبین ئەوە دەبێت کەلتور زمان ناسنام و سیاسەتی کوردیش قبول بکرێت. عومەر ئۆجەلان هەروە ئاماژەی بە یەکێتی و یەکرزی گەلی کورد کردووتی گەلی کورد خۆی لە نەبوونەوە خوڵقاندووە لەگەڵ گەل و شەهیدەکانیدا هەبوونی خۆی بنیاتنا و لەگەڵ ڕێبەرەتیەکەی هەبوونی خۆی بنیاتنا. هەروە دەشڵێت دەبێت دەوڵەت ڕوون بێت و بانگەوازی خاوەنداریتیکردن لە پارادایمی چارەسەری بەڕێز ئۆجەلان لە هەموو کەسێکیش دەکەم و دەشڵێت دەمانەوێت مودێلێکی ژیانی نوێ جێبەجێ بکەین و بانگەوازی خاوەنداریتیکردن لە پرۆسەکە و تێکۆشان بۆ هەموو کەسێک دەکەین. لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالەکی ئیشگیری ئەنجام دەدرێت و 1974 ڕۆژیشە بەردەوامە و شەوی ڕابردوو گروپی 151مین دەستیان بە چالاکی کرد. مەراسمی گۆڕینی ئیشگیری لە گروپی 150مینەوە بۆ گروپی 151مین لە بارەگەی کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخمور باخولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی ئەنجامدرا. چاڵکێک نەوسە ژێرێزیە ژبەر و پشتی قۆمپلا نەفنەتەوی ئازادکردنە ڕێبراپ و خەیالم هەزار شەهیدا بوون خەیالێت ملیۆنە کووردا بوون. سیپان هەموو دەربارەی ڕەوشی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە و پێشبینیەکانی یەکگرتن لەگەڵ هێزی سەربازی دەسەڵاتی کاتی دیمەشق ڕایگەیاند دەسەڵاتی دیمەشق حکوومەتێکی ڕاگوزەریان دامەزراندووە کە ئیرادەی هیچ لایەکی تێدا نییە و دەشیانەوێت هەمووان بچنە پاڵ دەسەڵاتەکەیان. هەموو دەشڵێت لای ئێمە یەکگرتن واتە هەموو پێکاتەکان تیایدا بەشدار بن و هەر کاتێک حکوومەتی ئێستا گەیشتەوە ئاستی کە دان بە هەموو ناوچەکان و پێکاتەکانی سووریادا بنێت ئەو کاتە دەتوانین باس لای یەکگرتنی دیموکراسیانە بکەین.
بکەین سەبارەت با ڕێککەوتنی دەی ئاداری 2025 سیپان حەمۆ ڕوونی کردەوە کە ئەو ڕێککەوتنەی کا لە نێوان ژەنەرال مەزلوم عەبدی و ئەحمەد شەر ئیمزاکراوە ئەرێنی بوو بەڵام بە کۆمەڵکوژی عەلەوی و دەروزیەکان و بە دوورخستنەوەی هەموو لایەک لا نووسینەوەی ڕەشنووسی دەستور و دوورخستنەوەی ناوچەکانی ئێمە و سۆیدا لا پلاننامەی هەڵبژاردننی پێشوەختە حکوومەتی کاتی لا دیمەشق ئەو ڕێککەوتنەی پوچەڵ کردەوە هەروەها ئەندامەکەی دەستی بەڕێوەبەری قەسەدا ئەوەشی خستەتە ڕووکە خەباتی ئەوان لە هەفتاکانی سەدەی ڕابردووەوە لا دژی سیستەمێکی خۆسەپێنی ناوەندگەرا بوو و بۆیە هەموو پێت کاتەکانی سووریا لا دژی هەر سیستەمێکی دیکەش دەوەستنەوە هەموو دەشڵێت باکورتی یەکگرتن بۆ ئێمە بەم دوو ئامانجە پێک دێت یەکەم دموکراسیەت و دوم گەرنتی مافەکانی ژنان کە ڕوخساری هیچ کام لەو مەرجانە لە حکوومەتی کاتی دیماشقدا بەدی ناکرێت سەبارەت بە هەنگاوەکانی یەکگرتنەوەی قەسەدە و سوپای دەسەڵاتی کاتی دیمەشقیش سیپان حەمۆ دەڵێت ناتوانین باس لا یەکگرتنەوەی ئەو هێزانە بکەین هەتا یاساکان هەموار نەکرێنەوە ئەندامی بەڕێوەبەری قەسەدە ئامادەی هێزەکانی سووریا دیموکراتیکیشی دەربڕی بۆ دامەزراندنی بناقەی سوپای سووریا بۆ پێیەی کە خاوەنی توانە و ئەزمونێکی زۆرە و لابواری سەربازی و بەرەنگاربوونەوەی تیرۆر جگەلەوەی تاکە سوپایەکە دەتوانێت نوێنەرایەتی هەموو پێکاتەکان بکە بەبێ جیاوازی پەیوەست بە هەڵویستە نێودەوڵەتیەکانیشەوە سیپان حەمۆ ڕایگەیان ئەمریکا پێگەی یەکەمی هەیە لە داڕشنەوەی دواڕۆژی سووریا و لە کۆتاییشدا هەموو باسی لەوە کرد کە ئەو کۆمەڵکوژیە و تاوانانەی کا لە سووریا ڕوویانداوە بە تایبەتی تەنیا بریتی نەبووە لە تووڕەیی هۆزە بەدەویەکان بەڵکو پلانگێڕیەکی هەواڵگیری قوڵ لە پشتیەوە بووە کە ئامانجی لە ناوبردننی دەنگ و ڕەنگە جیاوازەکانە و گەلی کوردیش دەربارەی ئەو پلانانە هۆشیار و ئامادەیە لە سلێمانی پرۆسەی وەرگرتنی سکاڵا دژی تۆمەتبار عەجاج جەلادەکی ئەنفال دەستی پێکردووە و دوای تەواوکردنی ڕێکارەکان ئاراستەی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەکرێت دوای ئەوەی سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی ناوچەی سلێمانی دادگای لێکۆڵینەوەی پێنجی سلێمانی دیاری کرد بۆ وەرگرتنی سکاڵای یاسایی کەسوکاری ئەنفال کراوان دژی تۆمەتبار عەجاج هەردان جەلادەکەی ئەنفال ئەمڕۆ دەستکرا با ڕێکاری یاسایی وەرگرتنی وتەی سکاڵا کاران و ژمارەیەکیشان وتیان وەرگیرە جێ ئاماژەیە پرۆسەکە بەردەوام دەبێت لە ڕۆژانی داهاتوودا و پاش تەواوکردنی ڕێکارەکان وتە و سکاڵاکان ئاراستەی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەکرێت. بافڵ تاڵبانی سەرۆکیەنەکە لەبارەی ڕووداوەکانی لالەزارەوە ڕایگەیان هەفتەی ڕابردوو سلێمانی شاهدی کۆمەڵە ڕووداوێک بوو کە بووە هۆی خەموو پەژارە بۆ خێزانەکانیان و نیگەرانی بۆ ڕایە گشتی ڕوان ڕاشیگان نابێت کاری گروپێکی میلیشیایی زاڵ بێت بە سەرویستی هاونیشتمانیان بۆ ئاشتی یەکڕێزی و دیموکراسی و ڕایگەیان دەبێت بەڕوونی بڵێم کە هیچ کەسێک و هیچ گروپێکی میلیشیایی لاسەرەوەی یاسا نییە و چارە نووسی ئەو کەسانەی کە ئەو ئاسایش و سەقامگیریە کە قوربانێکی زۆرمان لە پێناویدا داوات دەخەنە مەترسیەوە دەبێت لە ڕێگەی پرۆسی یاسایی و دیموکراسیەوە بڕیاری لێ بدرێت نەک لە ڕێگەی مەزەندەکردن و بانگەشەی میدیایی. کەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.